ئەنجومەنی پارێزگای هەولێر بە دوواداچوون بۆ نووسراوێکی وەزارەتی سامانە سروشتیەکان دەکات کە ئارستەی کارگەی غازی هەولێری کردووە داوای خەملاندنی کارگەکە و ئەو پارچە زەوی کە لە سەرەتی کردووە بە مەبەستی فرۆشتنی کارگەکە بە کەرتی تایبەت. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت دەبێت وەزارەتی سامانە سروشتیەکان ڕوونکردنەوەی زیاتر لەسەر فرۆشتنی کارگەکە بە ئێمە بدات و گرنتی بدات بە هاوڵاتیان کە نرخی غاز گران نەبێت. ئەوانە هەمووی پرسیارن کە ئەنجومەنی پارێزگا لە داهاتوودا ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکان دەکەن کەەوە ئەگەر ببێتە پرایڤێتیش نابێت پرایڤێت مۆنۆپۆلی بکە و بە کەیفی خۆی سەعرەکان بەرز بکاتەوە و هەروەها لە کاتی فرۆشتنەوەی ئەو خەڵکەی لەوێن دەرن نابێت هەلیکار لەدەست بدەن و زۆر خاڵیتر هەیە وردەکاریەکە لە داهاتوودا ئێمە ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکان دەکەین. لێژنەی پیشەسازی و سامانە سروشتیەکانی ئەنجومەنی پارێزگای هەولێریش پێیان وایە فرۆشتنی کارگەی غازی هەولێر لە بەرژەوەندی هاوڵاتیان و داهاتی ناوخۆ نییە. داوا دەکەن حکوومەت لە جیاتی فرۆشتنی کارگەکە پەرەی زیاتری پێ بدات. ئەو کارگە تەنیا کارگەی لە کۆی 28 کارگەی گاز لە هەولێر کە لەلایەن حکوومەتەوە سەرپەرشتێکرێت پێمان وایە ئەو کارگەیە کرد بفرۆشێ حکوومەت وەکو پێویست ناتوانێت کۆنتڕۆلی نرخی گاز بکە لەوانەیە لەسەر هاوڵاتیان گران ببێت. هەم داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش کەمە بیتەوە لە ئێستادا داهاتێکی باشەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. سەرۆکی لێژنەی دارایی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت گومانمان هەیە هاوشێوەی سێکتەرەکانی تر ئەو کارگەش چەند بازرگانێکی سیاسی بە بڕەپارێکی کەم دەستی بەسەردا بگرن و نرخی غازیش گران بکەن. لەم وڵاتە کەرتی تایبەتەکان ئەکسەریەتی بەدەست بازرگانە سیاسیەکانەوەن بەرچاوی خۆمانەوە دیارە بە تایبەت ئێستا سەیر کە لە کەرتە خزمەتگوزاریەکان بەزاد لە کارتی دەرمانە یعنی چەندین سیاسی دەستی بەسەر بازرگانیکردنی دەرمان لە وڵاتەدا گرتووە ئەمەشیان بە جددی لە کۆمەڵی خزمەتگوزاری کەشە من بەڵگەمان هەیە ئەمەشیان ینی پێم وایە نادرێتە کەسی سادە و تەندەرینگێکی تەواوی بۆ بکرێتن و بۆ ئەوی کۆمەڵی خەڵک بێتە پێشوو لە کەرتی تایبەتە دەبێ هاوڵاتی تێیدا سوودمەند بێ بە کولفە و بە نەوعیەت و بە کوالیتیە بەڕاستی قازانج بکاتن نەوەکو ئەرچی زیاتری بکەوێتە سەرشان ئەگەر بەم شێوازە بێ بەڕاستی ئەمە دووبارە سزادانی هاوڵاتیە لەگەڵەوەی کە لەم قەیرانەشدا هەیە. بەپێی زانیاریەکان کارگەی غازی هەولێر لەسەر 42 زەوی دروست کراوە توانای پڕکردنی 8,000 بوتڵ غازی هەیە لە ڕۆژێکدا ئەگەر یەک شەفت کار بکات و تێکڕای داهاتی مانگانەی دەکاتە 327 میلیۆن دینار و لە ئەگەری پەرەپێدانی زیاتر ئەو دەتواندرێت داهاتەکەی بۆ دوو هێندە بەرز بکرێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی سامانە سروشتیەکان بە 6 میلیارد دینار خەملاندنی بۆ کارگەکە کردووە بەنیازە بۆ بڕەپارەیە بە کەرتی تایبەت بفرۆشێت. ناشزاندرێت چارنووسێ و کرێکارانەی لەو کارگەیە کار دەکەن چی بەسەر دێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.